عێراق بەرامبەر دابەزینی بەهای دراوەکەی دەستەوسانە. مانگێک لەمەوبەر کاتێک بەهای دینار بەرامبەر بە دۆلار بە هێواشی دەستی بە دابەزین کرد، بەرپرسانی بانکی ناوەندی عێراق گوتیان دۆخەکە کاتیە و لە 2 هەفتەی داهاتوودا ئاسایی دەبێتەوە. ئەحسان یاسری ڕاوێژکاری بانکی ناوەندی عێراق کە لە دەی ئەم مانگەدا ئەو قسەی کرد 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر با 150,000 دیناری عێراقی بوو. بەڵام ئێستا دوای 2 هەفتە لەو قسەیە نەک دۆخەکە ئاسایی نەبووتەوە، بەڵکو بەهای دۆلار بەرامبەر بە دینار موشک ئاسا بەردەوامە لە بەرزبوونەوە و هاوڵاتیانی عێراقی تووشی شۆکێکی گەورە کردووە، بە تایبەت کە ئەمڕۆ دووشەممە بەهای دینار بەرامبەر دۆلار زیاتر دابەزی و 100 دۆلار بەرامبەر با 156,000 دینار بوو. ئەمە ژواتە 10,000 دینار لەو نرخە زیاترا کە بانکی ناوەندی دەیفرۆشێت. هۆکارەکانی دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار لەسەر هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار لێدوانی جۆراوجۆر دەدرێت، بەڵام لایەنی فەرمی لەم بابەتە کە بانکی ناوەندی عێراقا هۆکارەکەی تەنها بۆ یەک شت دەگێڕێتەوە کە ئەویش کەمبوونەوەی بڕی خستنە بازاڕی دۆلارە. لە چەند مانگی ڕابردوودا بانکی ناوەندی ڕۆژانە لە دەوروبەری 300 میلیۆن دۆلاری دەخستە بازاڕەوە، بەڵام لا سەرەتای ئەم مانگەوە ئەو بڕا بۆ نزیکەی 100 میلیۆن دۆلار کەم بووتەوە. ئەحسان یاسری ڕاوێژکاری بانکی ناوەندی عێراق لەسەر ئەم پرسە دەڵێت عێراق لە ژێرفشاری نێودەوڵەتیدایە، سەبارەت بەو دۆلارانەی لە ڕێگەی بانکی ناوەندیەوە دەچنە بازاڕەکانەوە. داواکاری نێودەوڵەتی لە عێراق هەیە کە ئەم دۆلارانە لە تاوانی سپیکردنەوەی پارە و پشتیوانی تیرۆر بەکار نەهێنرێت. وەکو یاسری دەڵێت بەهۆی ئەو فشارانەی لەسەر عێراق هەیە، لە سەرەتای ئەم مانگەدا بانکی ناوەندی ڕێوشوێنەکانی فرۆشتنی دۆلاری بە بانکەکان و کۆمپانیا گەورەکان توند و تۆڵتر کردووە. ئەمەش بۆ تا هۆی خاوبوونەوەی پرۆسەی فرۆشتنی دۆلار و لە دەرەنجامدا بۆ تا هۆی کەمبوونەوەی بڕەکەی لە بازاڕدا. ئەمریکا لە پشت دابەزینی بەهای دینارەوەیە. لە دەرەوەی بۆچوونی بانکی ناوەندی عێراق، پسپۆڕان و پەرلەمانتاران و تەنانەت میدیای فەرمی حکوومەتیش بۆچوونێکی دیکەیان سەبارەت بە هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی بەهای دیناری عێراقی هەیە. ئەو تا ڕۆژنامەی سەباح کە با میدیای فەرمی حکوومەت دادەنرێت لە ژمارەی ئەمڕۆ دووشەممەی دابەڕۆنی ئاماژەی بەوە داوە کە ئەمریکا لە پێشت هۆکاری دابەزینی بەهای دینارەوەیە، ئەویش وەک جۆرێک لە سزادانی عێراق لە بەرامبەر بەشداریکردنی لا کۆبوونەوەی لووتکەی عەرەبی چینی لە سعودیا. ڕۆژنامەکە لەسەر ئەم پرسا قسەی لەگەڵ ئەحمەد سەفار بڕیاردەری پێشووی لیژنەی دارایی پەرلەمان کردووە و لەو بارەیەوە گوتوویەتی بەرزبوونەوەی نرخی دۆلار پاشکرانەوە و بەهێزبوونی پەیوەندیەکانی نێوان عێراق و چین دەستی پێکرد، بە تایبەت پاش بەشداریکردنی عێراق لە کۆبوونەوەکەی سەرەتای ئەم مانگەی سعودیا کە بە ئامادەبوونی سەرۆکی چین بەڕێوە چوو. سەفار دەڵێت بەشداری عێراق لەو کۆبوونەوەیە بووە هۆی نیگەرانی ئەمریکیەکان، چونکە ئەوان بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە ڕێگەی بانکی فیدراڵی ئەمریکیەوە گرێدراون بە عێراقەوە. دەشڵێت بانکی فیدراڵی ئەمریکی سەرچاوەی دابینکردنی دۆلارە بۆ عێراق و هەر ئەوانیش بەهاکەی بەرامبەر بە دیناری عێراقی دیاری دەکەن. ئاودیۆکردنی دۆلار بۆ وڵاتانی دراوسێ یەکێکی دیکە لە هۆکارەکانی بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار وەکو ڕۆژنامەی سەپاح ئاماژەی بۆ کردووە دەگەڕێتەوە بۆ بردننی بڕێکی زۆری ئەو دۆلارەی دەخرێتە بازاڕەکانی عێراقەوە بۆ وڵاتانی دراوسێ، لەوانە ئێران و سووریا و تورکیا و لوبنان کە ئێستا ئەو وڵاتانە بەهۆی ناجێگیری دۆخی ئابووری و دابەزینی بەهای دراوەکانیانەوە پێویستی زۆریان بە دۆلار هەیە. هەر لەسەر ئەو پرسە نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق زوومی گوت لە ڕابردوودا گومان هەبووە لەسەر ئەوەی ئەو دۆلارانە دراوە بە کۆمپانیا و بانکەکان، بەشێکی بۆ مەبەستی بازرگانی بەکار نایەت، بەڵکو بە مەبەستی سپیکردنەوەی پارە و ئاودیۆکردنی بۆ هەندێک لە وڵاتانی دراوسێ بەکاردێت. ئەمە شوای کرد بانکی فیدراڵی ئەمریکا چاودێری زیاتری ئەو پرۆسەیە بکات و داوا لە بانکی ناوەندی عێراق بکات بە دوواداچوونی زیاتری بۆ بکات بۆ ئەو دۆلارانەی کە دەیفرۆشێت. چارەسەرەکانی دابەزینی بەهای دینار
لەم دۆخەدا هەموو چاوەکان لەسەر بانکی ناوەندیە کە ئاخۆ چی چارەسەرێکی بۆ ئەم شڵژان و ناسەقامگیریە داراییە پێیە لە کاتێکدا هەموو لایەک هاواری لێهەستاوە و داوای چارەسەری بەپەلە دەکەن بەڵام بانکی ناوەندی نوقمی بێدەنگیەکی تەواو بووە. دۆخەکە گەیشتۆتە ئەوەی کە بەرپرسانی بانکی ناوەندی بە فاشل و خراپی لە بەڕێوەبردن لە قەڵەم دەدرێن. پەرلەمانتاران هەڵمەتێکی واژووکۆکردنەوەیان دەست پێ کردووە بۆ ئەنجامدانی دانیشتێکی نائاسایی پەرلەمانی عێراق و تا ئێستا 38 واژۆ کۆکراوەتەوە و تەنها 12 واژۆ ماوە بۆەوەی بە شێوەیەکی فەرمی داواکاریەکە پێشکەش بکرێت. چارەسەری خێرا و بەپەلا وەکو هەندێک لە پسپۆران باسییان لێ کردووە ئەوەیە کە لەگەڵ بانکی فیدراڵی ئەمریکا دەست بە گفتوگۆ بکرێت و بیر لە چارەسەرێکی سیاسی بکرێتەوە. لەلایەکی دیکەوە کۆنتڕۆڵی سنوورەکان بکرێت و ڕێگە نەدرێت دۆلار ئاودیوی دەرەوەی عێراق بکرێت. هەروەها بانکی ناوەندی چاو بە بانکە ئەهلیەکاندا بەخشێنێتەوە کە ژمارەیان زۆرە و بەشێکیان لە ئاودیوکردنی دۆلار بۆ دەرەوەی عێراق تێوەگلاون. کاریگەریەکانی بەرزبوونەوەی بەهای دۆلار پسپۆڕان هۆژاری دەدەن ئەگەر ڕێوشێنی پێویست نەگیرێتە بەر چینی هەژار و فەرمانبەران و ئەوانەی خاوەنی موچەی دیاریکراون دەبنە قوربانی پلەیەک چونکە سەرباری ئەوەی داهاتیان وەکو خۆیەتی و هیچ گۆڕانکاریەکی بەسەردا نەهاتووە بەڵام کەلوپەل و پێداویستی لە بازاردا نرخەکانیان بەرز دەبێتەوە. بەرزبوونەوەی نرخی کاڵا و کەلوپەل لە دیارترین کاریگەریەکانی بەرزبوونەوەی بەهای دۆلار دەبێت لەسەر ژیانی خەڵکو و لە ئێستاشەوە کاریگەریەکانی دەرکەوتووە و پێدەچێت هاوڵاتیان لە ڕۆژانی ئایندەدا لە پاش ساڵی 2020ەوە ڕوبەڕووی شەپۆلی دووەمی بەرزبوونەوەی نرخی کاڵا و پێداویستیەکان ببنەوە ئەگەر بەهای دینار بەردەوام بێت لە دابەزین.